عزیزانم بخیر بینەوە بە بەرنامە هونەرە هاڵیوود لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن. من هەرێز خەندانم. لە بەرنامە ئەمڕۆدا چەندین بابەتی ترمان بۆ ئێوە ئامادە کردووە لەسەر ناودارانی ئەمریکی کە یەکێک لەوان ئەکتەر جۆن ترافۆڵتە. زەڵامەکردن لە هەمبەر ئەکتەری ناودار جۆن ترافۆڵتا لە دادگەهەیە لە باژارە لۆس ئەنجلس دووزە گڤەکریە کو دەبێژە جۆن زێدەگاوی لوی کریە دەمێ لە ساڵونەکە مەساژێک وەردەگرت. لەگۆر ماڵپەرەی ڕیدر ئۆنلاین ئەف زەڵامە کو ناخوازە ناوێخوا ئاشکرا بکە دەبێژە ئەف چەندە لە دیماهیکە هەیڤەیەک ساڵە 2012 چێبوو لە هوتێلەکە ئەتلانتا جۆرجیا و داخوازە 2 ملیۆن دولارە دکە. ئەف هەمیە ڕۆژەکە پشتی زەڵامەکردن شکایەت لە دادگەهێ کری دژی جۆن ترافۆڵتا هەر ji بووێ زێدەگاویە کو هەردوو زەڵام ji ئالیە هەمان پارێزەر تێن بەڕەوانی لێکردن. ڕێڤەبەرین کارن ترافۆڵتا دەبێژن ئەف گلەیە هەمی درەون و هەمی ji دەفخوا هاتین چێکردن. ترافۆڵتا دەبێژە ئەو لەوی دەمی لە باژارە لۆس ئەنجلس نەبوویە. ئەکتەرێ 58 ساڵی کو ئەڤە 20 ساڵە ژینە هەڤژینیە پێکانیە دەگەل ئەکترەس کێلی پرستن هێز چ بەرسف نەدۆینە لەسەر زەڵامە دوێ لێوی لەبەرە دووزەک هەمبەر زەڵامەیەکی و پارێزەرێ ویڤەکە ji ber ku ew dadgehê dixapînin. ئەلبومی گۆرانیبێژ ئەدێڵ بە ناوی 21 سەرکەوتنێکی زۆری بەدەستهێنا. ئەلبومە ئەدێڵ بە ناوێ 21 gelek pêşkefتی bûye. ئەلبومە stranbêja dengxweş ئەدێڵ ji ئەلبومە مایکل جەکسن şahê mûsîka pop bi navê Thriller pitir hatiye firûtin ku di encamda bûye pêncemîn ئەلبومە herî zêdetir hatiye firûtin di dîroka Brîtanyada. Kompanya Official Charts ragihand ku ئەلبومە duwê ya stranbêja strana Rolling in the Deep 4,274,300 ji hatîne firûtin ku dibêt 500 pitir ji ئەلبومە Michael Jackson. Li wan 15 mehêt hatiye belavkirin, ئەلبومە bi navê 21 nêzîkî 65 heftiya li rêzayekê bû li pila mûsîka Brîtanya. Ev jî bû pitir ji ئەلبومە Amy Winehouse bi navê Back to Black. ئێستاش لەگەڵ چەندین کورتە هەواڵێک. Maria Menounos پشکدارە بەرنامە Dancing with the Stars dibêje ew gelek hez ji basketbalê dike û pêşkejvana bernama televîzyonê her wisa ji guvara People Magazine ra got ew gelek li meçên Boston Celtics temeşa dike û gelek heyecanî dibe. Rast e Beyoncé herdem bi cilûbergên ciwan li şeqama New York dimeşe, li hevjînê wê Jay-Z gote Oprah ew wa bawer dike ki çawî gelek bête nazdarkirin û hemî tiştên ew dixwaze wê hebe. Li dîf raporta Amanda Bynes tûşî kêşeka otomobîlê bibû piştî otomobîla wê Range Rover xwe ji tanişta otomobîleka din da. Polîsa çend pirs ji wê kirin lê ew xetebar nebûye. Jennifer Lopez gote guvara Red Book ku li ser malbat û jin û karkirinê ye piştî zarokên wê Max û Emmy hatin ser dinyayê ew gelek dilteng bû ji ber ku wê hes nekir zarokên wê ew bivên. Dibe Justin Bieber êdî pêtviya zêrevanan nebe. Stranbêjê strana bi navê Boyfriend bi qehremanê boksê Floyd Mayweather Jr. hevaltî kiriye û ew dê parastina Justin Bieber bike. بینەرانی عزیز ئەمەش بەرنامەی ئەمڕۆی هونەرە هاڵیوود لە بەشی کوردی دەنجی ئەمریکا. ئەگەر ئێوە هەر شتێ بینیان پێشنیارتان هەبن ئەتوان لەسەر ئەو ئیمێلە بۆمان بنێرن. هەتا جارێکی تر هەر شاد و کامێران بن.